چاوەکەم چاوم لێت بوو لە ژێر چاو سەیرە دەکردم چاوەکەم چاوم لێت بوو بەرەو دنیا خۆتە بردم چاوەکەم چاوەکەم سێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دیوانە تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە سێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دیوانە تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە شازادە داگیرت کرد وڵاتی دڵ بووم بە کۆیلەی ئەتاتا دەوقی عاشقی تۆ کردەمە چاوم لێت بوو وەک شازادە داگیرت کرد وڵاتی دڵ بووم بە کۆیلەی ئەتاتا دەوقی عاشقی تۆ کردەمە لە بووی بەشە ئەبووم بە بەفر بووی بە ئاسمان منیش بە هەور لە باوەشی گەرمی تۆدا بووم بە یا بە ئاگەر سێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە چێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دیوانە تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە بەڵام گیانە تۆ بێدەنگ بووی منیش بێدەنگ هیچمان نەوە چونکە بەختی تۆ وەکو شەو زۆرە ترسا لە ڕۆژی ڕۆژ بەڵام گیانە تۆ بێدەنگ بووی منیش بێدەنگ هیچمان نەوە چونکە بەختی تۆ وەکو شەو زۆرە ترسا لە ڕۆژی ڕوو تازە تۆ بووی بە ئەفسانە بە چیرۆکی عاشقانە بووی بە خەون بە یادگاری یاغ لە دەستی ئەم زەمانە سێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دیوانە تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە چێن بەمەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دیوانە تاکوی ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە
بینەرانی ئازیزی کەناڵە جوانەکەی دیمن وازارێکی کەش لە پرۆگرامێکی تازەی کوردە کۆستیک میوانداری هونەرمەندێکی ئازیزی کوردستان دەکەینەوە ئەویشیان کاکە ڕۆژکەریم سوێن دەخۆم بە مەستی یاخود بە سوێن بە مەستی و خۆشحاڵ بووین کاکە ڕۆژیان زۆر سپاس ئەو پرۆگرامەی مە زیاتر تەمەن گۆرانی گوتن نییە لەوەی کە باسی دەکەن کە تۆش زۆر قسە خۆشی جا دەوانەیە زیاتر قسەی خۆشمان بۆ بکەی حەزمان لێیە پرۆگرامەکەمان جیاوازە لەگەڵ پرۆگرامەکانیکە پرسیارەکانیشمان تۆزێک دووبارە نین ینی زۆربەی دووبارە نین بەڵام یەکەم پرسیارمان ئەوەیە ئایا تۆ ژنت دێناوە هیچ چۆن بە دووم ناڵەوە ئەوە پرسیارێکی ئەلەساس تەقلیدی نییە قەت لێم نەکراوە بەڕاستی تازەگەر نا تازەگەری خۆشی بوو بیدایەت عکسی براتی تۆ باش ناوە قەزمانەوە بوو بەڕاستی بەس بۆی تۆزێک بەرنامەکە تۆزێک نیژۆم پێخۆشە بەڕای من بەنامی هونەری ئێمە ئیشی ئێمە خەمڕەوێن و دڵخۆشکەری خەڵکی بە هەموو شێوەکان ئەگەر کەسێکی یا هونەرمەندێک بەغڵەت تێگەیشتووە ئیشی ئەو نییە بەڕاستی بەتاکید ئیشمان خەمڕەوێنە ئیشمان پێشکەشکردنی ستایلێکی نوێ لە ژیان و لە مجتەماع و داهێنا لە جوانکاری و لە ئێحساس و لەمانەیە ئیشی ئێمە ئایا بە قسەکانمان بێ بە بۆچوونمان بێ بە جلمان بێ بە هەڵسوکەوتمان بێ بە هاوڕێتیمان بێ بە بەزەییمان بێ بە هەموو بوارەکان کە لە مرۆڤایەتیە هەیە مەفروزە پێشەنگ بین چێکم کاری ئێمە ینی ڕاگررتنی ئەو شێوە ژیانەیە منەشم بۆ ئەوە زۆرە ینی من هەستەکەم موسیک دوو حاڵەتی زۆر زۆر جیاوازتری هەیە یعنی ئەگەر مجتەماعەکە و بە شێوەیەک بێ ئەم هەوڵەدا پارسەنگی ڕابگرێ چۆن لە کوردستان ئێستەیەک لەو کاتانێک کە زۆر زۆر ناخۆشە لەگەڵ ڕێزمە ئیتر هەموو حاڵەتەکانی ملا حەزب هەموو دنیا بۆ بە هەڵپەرچێ بۆی دڵیان خۆش بێ وڵاتی ترت پێڵم لە تورکیا بەحساسترین بەشەرن جوانترین و بە ئەحساسری موسیقیانە بۆیە مجتەماعەکە ڕاستکاتەوە لە وڵاتێکی وەکو سوید یەک لە وڵاتە ئەحساسە جوانەکانە میتال ڕۆژیانەیە ئەو هاوار و بەزمە بۆیە پارسەنگی ڕابگرێ بە قەناعەتی من ئیشی موسیک ئەمانەیە ئەوەی کە ئێستا هەیە زەمنێکە و ئیشەڵا دنیا تۆزی بەنەوە عیشتر بگۆڕێ ئەچێتۆ فەنە جوانەکە و ڕۆمانس و ئەو شتانی کە هەبوو لەو پێش من پێم وایە پێش هەموو شتێک کاری ئێمە کارێکی مرۆیە پێشەوەی کە خەمڕەوێنیش بین قەناعەتم وایە زۆر گرنگیشە کە گۆرانی بێژ یاخود موزیکژەند کە کارەکەی خۆی پیشان دەدا بە بەردەوام دەم بە خەندە بێت ئەو ڕاستە بۆی بەرامبەرەکەی بەڕاستی سەرنجی ڕابچێشێ تو کارەکە دەوەیە ینی ئەگەر کەسانێک وەکوتم بەدەر لەوە فکرەکانەوە من قەناعەتم وانێ بەڕاستی بێم بەڕاستی قسەکانت لە بیدایەتەوە دیارە قسەکانت خۆشن حەزم لێ پرسیارێک بکەم تاکیدم کەوە هەموو بەرهەمەکانی خۆت لای خۆت خۆشەویستن و لای گوێگرانیشت خۆشەویستن بەڵام کامەیان نزیکە لە دڵت من کار لە هەشتاوسێەوە کاری موسیک و گۆرانیەکەم هەموو گۆرانێکی تازە بۆ من ئەو خۆشەویستە تا تاوا بێ گۆرانەکە و لە ستۆدەکە چوە دەرۆم بڕکی تۆ نییە خەڵق قەرارەدا هەموو گۆرانێک بۆ خۆشەویستێ دروستی نەکەی ناچێتە شوێنی خۆی هەموو گۆرانێکی نییە کە من دروستی یەکەم بۆ کەسێک بێ مەسە گۆرانی بێژانەی ئەوی لە ئەوروپان لە کوردستان مەسەن کە دێنە ستۆدیۆ ئیشان بۆکەم من زیاتر ئێستا خەریکی کاری ستۆدیۆم هەر گۆرانی دروستەکەم ینی بە موسیک و بە هەموویەوە ئەوە کارمە هەمووی هەوڵە دەم لە دڵمان لە هەمویان شیرینتر بێ بۆی بکە بتوانم ئیشی تیا بکەم شتێک نییە ناوی گۆرانی بەس گۆرانی باشەیە و گۆرانی کەم باشەیە ئەوی ژەر باشە چێکم تۆ ئازێت پێوە کێشاوە بەسە من لەلای منە گۆرانێت کەپایی هەیە وەکو گرنگ و ئەکۆرد و ڕیتمەکانی لە شوێنی خۆیاتی و مەسەرەن هەموو ئەوە لای من شیرینترە بەڕاستی زۆربەی گۆرانیەکان وەزانم بەرهەمەکانی خۆش زۆربەی ئەرەنجی خۆت بەڵێ زۆری ئەوە شتێکی بەڕای من زۆر زۆر گرینگە لە بەرەوەی ستۆدیۆ بەڕاستی فێرت دەکا کە چۆن گۆرانی هەڵبژێری و چۆنیش ئەدای گۆرانی بکەیت بەڕای من ئەوانە فێربوونێکی ئەبێ هەمومان وابین بە قەناعەتی یەکیرم هەیە مەسەرەن بۆ چوونێکم هەیە مەسەرەن گۆرانی بێژ ئیلا بێ مۆسیقی بێ مەسەلە گۆرانی بێژگاز ئەڵێ حەسەن زیرەک
مۆسیقای نەزانێ بەس یەکدانە هەیە تۆ لەو نیت تۆ لەو ناچیت بۆیە لەبەرەوە تۆ بێ خۆت فێرکەی هەم زەمانەکە و زەمانە نییە هەم ئەو کابرای خوا پێیداوە ئەو لەدەستی قەدەرەکە بۆی کردووە ئەتۆ قەدەرەکە بۆت ناکە بۆی کە بۆت بکە زەمانێکی ترە ئەبێ فێری موسیک بیت نییە موسیک نەزانێ گۆرانی بڵێ ئامەسە دایکی پێڵە دەنگە خۆشە گۆرانی بڵێەوە ناوێ بەڕاستی شتیوانیە لە دنیا نەبووە بەس دەری بینم باشە پرسیارێک یەکەم کەس شێ بوو کە پەتۆی گوت دەنگت خۆش کاک محەممەد برام بەڕاستی کە لێرەیە ئەوە لێرەوە من مناڵ بوو ڕێز و سڵاو شوێنەکە بوو پیانۆ کە شافە ئەو کیبۆردی لێدا ئەو وەختە توانی ئەوەندە ئەو درێژە من 25 ساڵم بەڵام ئەگەر زمانی کە شافە بی تێبگەیت هینەکە بوو کاسیتۆنیان پێوت ئەمان هەربووای نەشاتێک بکردایە لەگەڵ هاوڕەکانی هاوتیاوەرەوە گۆرانی بڵێ گۆرانی ڕووماتیوە گوڵی ئەو بوو ئەویش مەسخاکەی لێدایترەوە دەستم پێکرد غێری ئەوە کوڕێکی پورم هەیە عەباس محەممەد کە گۆرانی وەی وێڵێ من لە مناڵێوەکو کوڕی بووم دایمە چوومە دەرەوە خەڵک زۆر ڕێزان لێگرت و ینی ئەی لەو بۆچی جیاوازە غێری ئەوەش کە زۆر گرنگ بوو لە ژیانمەوە سەرخانیشتر بوو حەمە سعدیلان ئەوە مامی من بووە مەسەن ئەچوومە دەرەوە لەگەڵ هێبەیەکی هەبوو لە ناو شار هەچی ئەیبینی هەڵە سەر پێ هەر ینی دوور لە کارەکان حەزمە کرد منیش مەرموق بم بە شێوەک لە شێوەکان یعنی ئەوانە ینی بۆ لە ژیانی کاریگەریانە وەڵام من نەچم لاسای بکەمەوە لاسایی پێڵی مامەقالە قادر دیلانم کردەوە بە شێوەیەکی تر حەزمە کرد لەو نەوع گۆرانی بڵێ ینی من خولیان موسیق بوو مەسە مامۆستاکانم مامۆستا ویلیەم فەرەنسیس داود مامۆستا خالی سەرکار ئەمانە مامۆستان بوون ینی مسپاسیان ئەەکەم تەمان ئەوانش ڕێزکەیەکی تری ژیانم بوون ڕێز و سڵاوم بۆ ئەوانەی کە لە ژیان ماون و جێگای بەهەشت بێ ئەوانەی کە مردوون نازانم هیچ بەسەراتێکی خۆش تێ لەگەڵ ئەو برادرانەی کە لە دەوروبەرتن کە هاتی لە بۆ بەرنامەکە نازانم یەک بە یەک قسەی خۆشت پێگوتن بەڵام قسەکان لێرە ناگوترێت ئایتەوان منەمانە هەریەکە و شتێک پێگوتن ئەم هاوڕێیانە مەمانە برای منن یانی کە لە سویدی ژەبم دایمی هەر تەلەفۆنمان هەیە ئەگەر نوکتێکی تازای بێ قسەیەک بێ تاقەت ئێدە نوکتێکی تازەمان ناوە چۆنە ئەو لای ئێوەیە لەسەر ئەوان بابیرم بێتەوە خۆش لەگەڵ نانە بابیرم بێتەوە کە هاتی لەگەڵ زیاتر وابزانام لەگەر مامۆستا بەیار زۆر لە لایڤەکان مامۆستا بەیار دوو ڕۆژە فرۆشتوینی هەر لە خۆڵی بەرنامەمەیە کاکە بەرنامەیەکی یۆرە و مۆسیقاکەت لێ دیار نەما لەپڕ یەکی شترمان ئێستا پێم زانی تەلەفۆنم بۆ کرد دێنە شەو لە شوێنێک وەکو نیمچە کۆنسێرتێک بوو تموەرە ئەمانەوتی بڕواکەی کاک ڕۆژ ناڵمانە بێت مەی لەخوا بە زیابێ وازە موسیک بێنە دوای سێرەکەم ڕاست ناکە مناڵەکە پێرێک بێتی دوێنێ نەبوو دوێنی ڕاست اعترافی کرد دەڵێ نەوەڵا لەگەڵ ئێمە بێکۆ ئێستا دوای بە هەمومان پیانەکەین وی خۆشە مەسەلەن دانیشی وەرە ئیتر نییە لێو سابەتەکان دەستی باشە کاک ڕۆژیان بزانین حەزمان لێیە بەڕاستی بەرهەمەکانت وەکو باسمان کرد یەک بێک یەک لەوەی کیان جوانترە بەڵام وەڵایی لۆنا جاگە بیرم حەزمان لێ نەنا بێکەوە دەێ دیاڵە بێکەوە دەێ ڕوومەتیوە گوڵی بێگە زۆڵفی خاوەڕیشمێکی زەر چاوی کاڵا گەرچی نەرمە بەڵام نیگایەش گەرگەرمە ڕوومەتیوە گوڵی بێگە پرشی خاوەڕیشمێکی زەر چاوی کاڵا گەرچی نەرمە بەڵام نیگایەش گەرگەرمە خوشن و دیارە من نەمدیوە لەو جەژنە بەژنیاکەمە
وشن أنداميها وشوخشن وديار من نمديوا لو ششنا بجنيا كمان لم تشنا بجنيا كمان. ئەبزانم مامۆستا بەیار تووشی مۆقفێکی ناخۆشی کردن هەردووکمان شەری تێکستی گۆرانیەکەمان تۆزەکە دوورمان خستەوە بۆی احتیمادم بە تۆ بووە مزای تۆ لەگەڵ زەمانێکی زۆرە بەڕاستی ئەوانە یەک لە پایەکانن کە موسکای ئەوەی کێستا خەریکین ئەوانە ئێمە لەوانە فێر بووین و ئیشەکانی قادردیران پایی هەیە ینی بیگ باند و شەی هەر نەبوو ئەو وەختە هەر موسیقمان نەبوو ئەگەر تۆم لە حەزەی تاریخی موسیقی هەر کورد بکەی من ئەو کەسانی کە داناوم لە حەزە کە زۆرینیان مەسیحی بوون یعنی بەڵام فەرقی ئەوە نەبووە مەسەلەن ئەوە شار بێ و ئەم سەرە و سەر بێ کەسانێک بوون لێزان بوون هاتوون کەسانێکی تریان فێر کردووە ئەوانیش بۆ ئەوی بجیل بە دوای جیل ئێمە بێ مەمنونی خۆی زیاتر کەنیسە دەوری باڵای هەبووە لە بۆ پەرەدان بە مۆسیقا بەڕاست منیش قەناعەتم لەبەرەوەی لەوانەیە زۆربەی مەسیحیەکان بوونە کە لەبەرەوەی لە کەنیسە بە بەردەوام مۆسیقا هەبووە مش قەناعەتم بەڵام ئەوانی کەش تەبعاً تەقسیریان نەکردووە ئەو بەرهەمە جوانانەی کە ئێستا سەیری کە هەموو سەرچاوەیەک تۆ چیتە سەر ئەو شوێنی کە ئاوەکەی لێ دێتە دەرەوە هەڵبەتامان بووە میلۆدیمان هەبووە ئێمە باسی موسیقەکەین پایی موسیق میلۆدی کوردیەک لە وڵاتانێت جوانترین میلۆدیە نەرمەکانی هەیە لەو مەسەب ئەوەی کەم بە قەنەعەتم هەستەکەم ئێمە یەک تۆز ڕچکەمان بەغەڵەتە ڕوا یەک تۆز لەوانێ غەڵەت بم من هەستەکەم تۆ گۆرانەکانت ڕیتمیکە شیعرەکە و ڕیتمیکە وتنەکە و ڕیتمیکە کە مشتێکە لە هەموو عالەمایسە خەڵک بەدوای ڕیتمەکەیان ڕوا کەچی ئێمە بە زۆر مەسەلەن هێنینێکین بە عەرەبێسکە ئەیکەین بە چاژەیە فارسیە ئەیکەین بە شوێنێکە نەچوین فۆرمێکی تازە دروستکەین بڵین ئەمەی ئێمەیە سەری تورکەکان کە ئەگەر سەری تاریخیانکەی لە هەفتاکان ئەوان ئەو تەختەی کە هەیان بووە لە ئەوەڵی لە 1920وانە میسرەکان چون ئیسفادەیان لێ کرد و هێنایەن بۆ خەلیفە لەوێ بووە ڕاست ئێمە ئەوان دوای ئەوەی کە سەورە دەستی پێکردوانە ئەوان کەوتن وەکو موسیق بەڵام سێکە لە هەفتاکانەوە تا ئێستا ینی گەورەترین فەنانە عەرەبیەکان و هینەکان ئەوی کە لە شەرق هاچن لەوەیکەن کەواتە من ڕەتی بۆ نیە تۆ لە ساسەوە چیت هەبووە ڕەتی بۆی چۆن فکرەکەیتەوە چی بنیادنی لە مۆدووە قەناعەتم وایە ئەگەر لەو پێشیش مۆسیقمان زایب بوو بێ ئەتوانی مەسەرەن بۆ نمونە من لە حەزاکە ماوەیەکی زۆرە جوانترین شێوەی مقامەکانوانی گەرمیانە ئێتمامی پێ نادرێ وەلو اختصاسی من نییە مەسەلەن ئیشی بۆ نەکراوە یعنی مەسەرەن ئەو شێوەیە بێنەوە هەورامی بێنن ئەمانە ئەتوانی بکەی یعنی معناتیانی لە ئەرمێنیا یا لە مۆسیقایەک لێدەن بەو شەژاشتە کردویانە بی خۆیان لەوانەی خۆشیانە بەس مۆریان کردووە کاکە ئەمەی ئێمەیە ئەوجا کاکە ڕۆژیان گوتمان قسەت خۆشە بەڵام حەزمان لێ جێمان لە دەنگت بێ بە چاوەکان بەرەمی تازە چمانەیە بۆمان وەڵی تازە برادراڵێن ئەو گۆرانیانەی من کاتی خۆی ئەمە بە دێڤێت تەسویر کراوە بیڵێرەوە بێ بە فۆرکەی لە تەلەڤیزۆن بێ منیش پیانەوێری تۆ ئەوەی نازانم ئەوە ئەمن ناتوانم شەریان پێ بفرۆشم بەڕاستی تۆ باشم ڕاکەم بەستۆ لە بەردەستیانی تۆ ئەوە کە هاتی شەرت پێیان فرۆشتە من ناتوانم شەریان پێ ئەی ئەڵێ ئەفزەل وەسیلە لە جمۆ للدفاع والهجوم وام کردم با جوم نەکەم خەم نەبێ من لە پشتم هیچیان پێ ناکەم جوانە باش
هەرگیز نەکەی وا تێبگەی من لەگەڵ دووری تۆ ڕادێم ئاسمانم هەمووی باران بێ بۆ دڵۆ پێ لاشقی تۆ بە چۆکدا دێم نەکەینانە نەکەینانە باوەڕ نەکەی بۆ قسانەی کەی بیستی من تۆم لەبیر نەکردووە هێشتا لای دڵ بە تەنها تۆ خۆشەویستی وامەزانە بیرت ناکەم بۆ دیدارێت دڵ لە مشتم بڕواتە بێ بڕواتە بێ بڕواتە بێ بڕواتە بێ لە دووری تۆ چی فرمێسکە بوو ڕشتم چی فرمێسکە بوو ڕشتم هێندەیەشی زاوەکانم شێوەداکەم لە گریانە هێندەی زستانێکی خۆمان شەوم ساردە ئارەسانە هێندە گێریە هێندە سووتە هێندە بێ تۆ بەتەنیامە هێندەی بڵێ مەرگی گیانم لا خۆشترە لە ژیانم عاشقم من عاشقی تۆ باشە زانم گەر بمایێ تۆ لەبیرکەم قەت ناتوانم عاشقم من عاشقی تۆ باشە زانم گەر بمایێ تۆ لەبیرکەم قەت ناتوانم عاشق نامە لە چاوانمان لە دووری تۆ تانەی ڕێژم خەون نامە لە شانمان لەگەڵ یادی تۆ نەینێژم سۆزی ناوە سەختی داوە شەڕی جار بە جارەی چاوە تاڵی نایەش لە دنیادا ئاشنای نابم یانەی چێژێ عاشقم من عاشقی تۆ باشە زانم گەر بمایێ تۆ لەبیرکەم قەت ناتوانم عاشقم من عاشقی تۆ باشە زانم گەر بمایێ تۆ لەبیرکەم قەت ناتوانم لە سوچێکدا دیلکراوم خوێن بەران هەردوو چاو بەهێ منی ئەسووتێم و
لنا خولا يرساو زمكاني نامكاني رنقا ورنجي خامكاني لنا خمدا قزراكن اوان ماون بوي ماون عاشق من عاشقيتو باجزانا قرب رايت ولبيكم قد نتوانا عاشق من عاشقيتو باجزانا قرب رايت ولبيكم قد نتوانا زۆر سپاس. پرسیارەکەی نازانم لێو بکەم لێو نەکەم لێو بکەم لێو نەکەم بۆیە گەڕێ لە بیدایەتی بەرنامەکە گوتمان پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکە گوتمە من بە هەولێری قسەت لەگەڵ دەکەمە توش بە سلێمانی جوان بەڵامە تو گوتت من بە هەولێری قسە دەکەم منیش بە سلێمانی جا بە ساقە بووم چۆنی زۆر لە حەزاکەم و هەموو کەوانی کەیانەیەکو سێمانی قسە بکەن لە بە ساقە من جاقەی چێکا خۆ وەکو برام وای چاولی هایبینین سعیبێت یەک لە شتە جوانەکانی ئەو وڵاتە ئەو زمانەوانیە بە قەناعەتی من یەکلێکی جوانترە زاراوەکان بە قەناعەتی من ئەوە هەرمونیکی زۆر جوانی داینەتێ یەکشت هەیە کە زۆر دڵخۆشم پێی کە نەماوە ئەو مۆز ئەجاران حکوومەتی باسوانە هەوڵیانەدا ئەم شارانە تەفریقا بێ بۆ نمونێ ئێستا من بڕواکەن لەوانی لە سایە هەشتانەوەی هاوڕێکانم لەو لێروێ و ئەوانیش بەعکسەوە لە سێمانە ئەمە یەک لە هارمۆنی جوانەکانی ژیانە بێ وابێ زۆر دڵخۆشم بەوە ئەو شانازیشی پێوەکەم بەڕاستی دەست خۆش بێ بەڕاستیەوە طبعاً هەمومان واین خەڵک سەیری بەعزێ مەساین ناکە خەڵک سەیری خەڵکەکە من حەقم نییە بەسەر نەخۆشیێکەوە چۆن فکرەکاتەوە من حەقم هەیە بەسەر خەڵکی بەسیتەوە باش من حەقم هەیە بەسەرەوەی کە کێمە لای ئەوانە هەز ناکەم ماڵی برام نیە بۆن من ئاوا فکرێک هەر کەسەوە بۆ لە دڵی خۆی فکرەکاتەوە خەڵکیێک وایە بڕا بەلای دکتۆرێکی نەفسی بەڕاستی پرسیارێکی جددی یاڵا بەڕێی تۆ جوگرافیای ئەو کەسی کە تێدا دەژێت وەکو گۆرانی بێژگانی وەکو موزیک ژێن دەوری هەیە لەسەر هەڵبژاردننی ستایلەکەی ئێستا بەڵام بنمونە بۆ دێنمەوە من گۆرانی بەس بۆ سێمانی ئەڵێ مەڕایی تۆ وەلو لە سێمانە من شانازی پێوەکەم ئەوە شاری دایکمە ڕۆحمەکی دوایە شانازی بە هەموو کوردستانە ئەو فەنەی ئێستا ئەوەی کە جەنابێ باسێکی تێپەڕی کردووە بەڕاستی گۆرانەیەک لەولێرەکرێت لە سەمانێت تەقێتەوە و بەعکسەوە ڕەتی بەوە نەماوە من ئەوە زۆر دڵخۆش مەکە ئەو شوێنی ناوچانە ڕاستە تۆی لێدایەکە بیت و مۆرچێکی ئەوەت پێوەیە بەڵام ئەو نەوعی کە من گۆرانی پێڵێم ئەمە مۆرکی پۆپە من بەلا دەڵێم پۆپەڵێم ئەمە ڕەتی بۆ نیش شوێنێک ئەسانی کوردی نییە بەڵام ئێمە بە زۆر کوردانومانە ئەوەیە پرسیارێکت لێ دەکەم ئەو گۆرانی بێژانەی کە لە نزیکە یاخود خەڵکی سلێمانین ناوچەگەرینەکەین بڵین لە دەڤەری ئێرانەوە نزیکن زیاتر گۆرانیەکانیان نزیکە لە مۆسیقای فارسی ئەوەی کە دوهۆکانیان وەکو دوهۆک ئەگەر باسی بکەین زیاتر تێکەڵاوە لە تورک و تێکەڵاوە لە عەرەب لەبەرەوەی لە مووسڵ باسی موسیقەکە یا باسی میلۆدەکانەکەی میلۆدیش تەئسیری هەیە بەڵام ئێستا منطقەی کرمانج دەڵێن باز بکەین کرمانج بەڵام کرمانج بەڕاستی میلۆدیەکانیان 100% کوردیە بەڵام زۆر میلۆدی سۆرانی و ئەو منطقانەی خۆمان هەیە نزیک نییە زۆر لە کوردی هەمانە زۆریشمان هەیە دەستمان خۆش بێ بەڵام نزیک نییە وەرگیراوە بڵێن بەنمونە تۆ باسی سێریکە هوەری موسیک و میلۆدی ستایل و ئەزمینەی جیاوازی هەیە عینە جل لەبەرکردن وایە جارام ناخۆمە گۆڕی نە جارامە دۆت لەبەرەکرد نە ئەمە پێش زەمەنی ترەکەوێ ستایلە میلۆدی ستایلە زەمن بە زەمەنە گۆڕێ ئێستا ئەوی کێمەماوە لەوانێم 10 ساڵی تر ئەوی کەم نێڵێ مەسە کۆن بێ نوعێکی تر دێ بە گوێری زەمانە زەمەنی خۆی و بە گوێری بۆ چوونەکان و ئێستا و سوسیال میدیاش پێیا بۆ هەلوێرانی کردی فەرقی نییە چۆنەڵێ لە حەزی گەنجەکانمانێ کردوە چۆن گۆرانیان ڕەتی نە بە کوردی سلێمانیەوەیە نە بە هەولێرەوەیە نە بە دوهۆکەوەی هەر ڕەتی بە کوردیەوە نییە 20 کەسیش بە قوربانە زەمن لەگەڵ
ستایل و ژیان و پێشکەوتن ئەمە زۆر زۆر یعنی واری دەیشەکانت بگۆڕێن هیچ بەرهەمەکەیەکەوە بۆ تۆ ئامادەکرابێ و بدایەت پێ ڕازی نەبووبی دوای ئەوە پەشیمان بوو بیلێی کەسێکیکە گوتیەتی وکەوە ناوبانگێکی باش پێیا کردووە نەخێر من لە ئەساسەوە موسیقژەم بووم گروپێکمانە بوو بەناوی تیپی کۆژک خۆمان قەرارمانەدا چێ گۆرانی هەڵێ و چیەکەین و چی ناکەی ژیانی هونەری من بە تەدریج هاتووە ئەو پەردانەی کە دانەدانێ بڕیمە مەسەرەن موسیک خوێندن و دوای ئەوە دەست پێکردن و عەسف و لەگەڵ ئەمریک دەست پێ کرد من یەکەم جار بە گیتار دەستم پێ کرد دوایی کردم بە ئۆکردیان دوایی کیبۆرد هیچ دەبیرمەوە ئەوانە تابعی بە هەمیشە بە چیەکەم بەس یەک ئالەتێ ئێمە زۆر زۆر حەزم لێ نابابەکەس یەک ئالەتێ زۆر زۆرم حەز لێ لە هەمویان زیاترەوەیش باس گیتارە لە هەمویان لە هەمویان زیاتر حەز کە سۆڵەیەکمان بدێ مادام حەزی لە باز گیتار نستەکەم ئەو ئالەتە یەک لە بنەڕەتی توانی سۆڵەیەک بماندات نەوەڵام بەدەست بە کیبۆرد لێ بە تەزویر لێ بە زۆر حەزمە کرد ئاز باز بوومایە ئەگەر گۆرانی شم نەوتە حەزمە کرد مسەوەر بوومایە زۆرم حەز لە تەسویر جوانە دوو مهینەی جوانە زۆرم حەز دەودانە چ شتێک هەیە کە تو لێی نازانی من نازانم هیچی لێ نازانی هیچ کاسبی هەر نازانم بەڕاستی خوا تەمەنیان درێژکا منداڵەکانت حەزیان لێ بوو بە گۆرانی بێژ ڕازی دەبی هینە خولیایی هەموو دایک و باوچێک حەزەکە ناڵەکانی بۆ ڕێچکەیە بڕۆن کە باوکو دایکەکەیانەیە من بەتاکی دوانیم حەزەکەم خۆیان چیان هەڵبژاردەوە بێ کوڕە بچکۆلەکەم ئازم ترامبۆن و ترامپێتە کوڕە گەورەکەم ئەو گۆرانی کەیمێڵێن تەبەن بێک فلس نایکڕێ ئەڵێر گۆرانی نینەوەە حەزی لێ تاکید بە چ شتێکی تر گوێ لێگرن یعنی ئەو گوێ لە شتێکی ترەگرێ ئەڵێ بابە ئێوە چێتە بە معدرێ پاڕێنەوە ڕاستی جێگەی بەردەوام شینە زانی بۆگەریانە ئەو قسانەی کە لەو پێشیش کردمان ئەمە بۆ گەڕێتەوە ئێمە فێری یەک نوعگۆرانی بووین مەفروزە خەڵک اختیاری هەبێ مەفروزە خەڵ ئەوم حەز لێیە ئێمە هەمومان یەک ڕەنگینەوە زۆر خراپە یعنی ئەوێ خەڵک ینی فەن نوخبەیە ئەو نوخمانە بێت جیابێتەوە وەکو پێم وتێ بێت چەند شوێنەگە بێ ئەو جازبێ و نازانم چی بۆ گۆرانی ژوایە ئەبێ اختیار بیتە دەست خەڵک حەزی لە چی بێ لەوێ اختیاریان هەیە لەبەر ئەو قەرارەدا گوێی لە چی ئەو دەپرسیارەکەی من ئەوە بوو ئەگەر حەزی لە گۆرانی گوتن بوو ڕێگای پێ دەدەی حەزی خۆیەتی و منیش پاڵپشتی هەرچی بکە پاڵپشتی حەزی خۆی هەر چ شتێک بکە هەرچی بکە هەر لە قینی تۆش باشە بینەرانم ئێمە هاوڕێکی نزیشین هەڵبەتە حەزمان کرد ئەو خۆشیانی کە دایمە بەیەکەوین ئەوەش بەشکەین ئەوە نییە زدیە قسە بکەین و بەبزانە لێستەوە جێشەمان نییە ئەوەیە تو بڵێ من بە دڵێشی ناچاری دێ ناچارم ناچاری یەکەم زارە تو قسەت لەگەڵ من کرد یەکسەر بە شتی خۆش دەست پێ کرد هەروایە پێم نەوتی شەکەمان ینی شەکەمان وایە جواب بگرە هەموو شتێک لە شوێنی خۆی ینی شوێنی پێکەرین جدیات ئیش فکرکردنەوە بۆ چوون خوێندنەوە هەموو شتێک ئەبێ حەقی خۆی بیتێ بەڵام هەوڵ بەدڵ خۆش بە ینی مەسەلەن تۆ دوسێ سەعاتێکە بینین با زۆرترین قسەی خۆش دەبینمان هاوێ لە زیاتی هین بێ من وا ئەڕوانمێنەکانەوە یادگاران ئەمێنێتەوە بەڕاست هەر بیرۆکەی بەرنامەکەمان بەو جۆرە هەیە ینی بەس گۆرانی گوتن نییە زیاتر حەزمان لێ قسەی خۆشی دەدابێت مێژ لەگەڵ ئەو نوکتە و ینی ئەو جەو خۆشکردنە بەڕاستی بۆ بینەرانیش زۆر زۆر خۆشتر دەبێتەوە جێی من هاودەنگ لە نوکتەیەکی تازە دەبێت لە ڕێی توەوە لەوانەیە ناوبانگ بە نوکتە بەدەستبێنی لە باتوی بە گۆرانی بەدەست کابراایەکەیە یەک لە بۆ بەرنامەکانی لیت شۆوانی ئەمریکاکە وەڵی ناوەکەی نازانم ئەم کابرای نوکتە ئەفرۆشێتەوە ئەوانی کاکرێ دەوڵەمەندترین هونەرمەندی ئەمریکا عالەمیشە پێشەکە بەڵێ نزیکەی سەر و ملیاری هەیە بەس بە نوکتە ئێمە نوکتەکان لەناو خۆمانە هەیە کەچی ئەخینە ژێرگڵەوە بۆی دڵمان خۆش نەبێ و خراپە ئەرێ ڕاستە دەڵێن نوکتەی سویدی زۆر بێمانەیە لی ناخۆشتر نییە ئەزانی چۆنە مەسەرەن من دێم بۆ لای تۆ جوانە تۆش نایە پۆستە سەری بات بۆ تەرجمەکەم چۆنیە ئەگە بڵێم من نایم بۆ لای تۆ منیم بۆ لای تۆ نا جوانە
أمشي تاتو يعني توزق مشكلة وراسي بؤانيش أو إما هنا غلطة جا دور عالم وكوي بلم جواني أتو تباتو أتو زواني جواني أتونا أوائل يبقى أو نابي أوان طبعا أوان زمانواني السويدي مثلا أصلا دويتش بو يعني ألمان بون السبرو شويش تربرو إنجليزية بن أمانة بقناعتي منه يقلولاتا كاني كي تربيه مكز لفورما بي ومنيش بيم باشا زە حەزمان لە گریانە بەڵام بپێکەنینەوە منيش لقلتا ئەو گۆرانیە بزانین حەزمان لێ جەمال لەو گۆرانیە بێ بزانین ئەو گۆرانیە گریان و پێکەنینە تێکەڵاو کردو بزانین چۆنە فۆلکلۆرە وانە من بيم أساسية قرانية من لما صاحبي ما بلم هناوا بلام موركا كي هستا كم بس كردينيا بس بلام تامي كيبي بلام يكشتم بيلم زور واردة هم قرانية شي دنيا بيني تبيليتو بلام زور خوشة بكريدي كردي بيكي يعني جوان كاري خوتو بهاراتي خوتو بهاراتي خوتو مثلا بيم باشا بس ورفير بو بيكنين لو انا وشان قيا لا ورفير بو بيكنين لو انا وشان يكسونا لقل ياري عجبنا ويزور فوشا يكسونا لقل ياري عجبنا ويزور فوشا يكسونا لقل ياري عجبنا ويزور فوشا زرزارة 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 دي دمزارة وميوارة شديلارة قولي قرتو زارة الله لا قل هنا يمونك ريقو قارة الله لا قل هنا يمونك ريقو قارة خاسك دلم بتو ناسته باریکی خاسك دلم بتو ناسته زور من رابط تمام جاري بمالك للريكاني توشي بمد بدينم شيء هذا الريكا يا بداش لجياني من ديوهاي زرزارة 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 لدم زارة وميوار شديلارة كل قلت زارة الله لا قل هنا يمونك ريقو القارة الله لا قل هنا يمونك ريقو القارة فاطمة وزيرينو كيما زودتنا هوالان فاطمة وزيرينو كيما زودتنا هوالان حوقة تاري واشترى النار وما تاباش قالان برخانة وباري باركة خالص بوزني شوكالا برخانة وباري باركة خالص بوزني شوكالا زرزارة 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 ديدم زارة وميوار شديلارة قريلة قرتم زارة أمينا قلنا يمونك ريقو القارة الله لا قل هنا يمونك ريقو القارة ما شاء الله تعالى نبي ما شاء الله بآسان نییە کەواتووە شەر بۆ برادرانە دەفرۆشی حەقی شەر پێفرۆشتنیان هەیە بەڵام ئەوان جوابیان دایەوە بۆ مۆسیقایەت من يقلا يعني ام كسانا ابيتو قراني استبو ناخوشا بعد جوانتر شاحيكا شو كمية زيكا كأوابي بغلطكاني شو خوشا إيشي داسة جمعية موسيق بتنيا خوجني راسي كزين وسي بس كابي بجمعية هريك وإحساسك وروحي كانتي دائما كان جوانتر بك بجمعية كوي وهاو كاريانا زور جرينجا براستي امني شركة يعني برسياركا لواني لو شتێک دروست بێ ینی وەکو پرسیارێک لەبەرچی ینی زیاتر وابزانم دوو بەرهەم سێ بەرهەمت هەیە کەوا گرنگی زۆری بە مۆزیک داوە یان ناڵێم ئەوانی کە
لە هەستیان کەم بکەینەوە نا بەعکسەوە بەڵام زیاتر مۆسیقا طبعا نەبوونی موزیکژەنە لە دەوروبەرەکەت تاکیدم لەبەرەوەی لە سویت تۆ لە شوێنێک دەژێ موزیکژەنی بەتوانە هەیە بۆ گروند و غەربیەکان ڕاستەکە بەڵام تاکتاکەن گروپ نین چکە مۆسیقا بە گروپەوە جوانە ئەو تەنسیقە جوانەی کە لە بینی ئەوانە هەیە وا بە ئاسانی دروست نەبووە بە فترەیەکی زەمەنی زۆرەوە دروست بووە ئەوەی کە بۆ تۆ بۆتە کێشە تاکیدم کەوا لەوێ ئەو تەنسیقە نییە ئەو تەنیایەیە کەوای لە تۆ کردووە کە بە تەنیا ئەبێ خۆت فێری هەمووی کەی بەسەر من ئەکۆردۆمانە مشتی لەم نەبووە نیازکی بۆرد بووم و ئیشکالم نەوە بەڵام ئێستا منە بێ بزانم مەنتاڵیتێتی قانونەکەی مامۆستا زانات چییە کەمانچەکە چەند کتابە ڕا ئەوش مشاڵە کەم کتابە لێ مەسە باسەکە فریتلیسە مەسەرەن کلاسیکە یا مەسە بینتجە چییە تۆ بێ فکی لە بکەیتەوە بۆ گۆرانیە چییە بێ ئەنجایتە سەر درامشتەکە منە بێ خۆم فێری ئەوە بکەم بزانم چی لێدا ئەنجا پێرکەشنەکان ئەمە دانە تۆ بێ ئەوەنە گوێ بگری مێشکت پڕەکەی ئەنجایەکی بەڵام ئەگەر ئەمانە لەگەڵا بێ تۆ میلۆدەکەکەی ئەساسەکان دانی سۆڵەکان دانی کارەکە تەواوە بەس دەبێت تۆن بە تۆن هەمی خۆم بیکەم ئەوەش واکە جاریوا لێگە چێ گۆرانەکانە جاریوە کاتی زۆرەوێ جاریوایە ئیخفاقینی خەڵەت هەبێت مەسەرەن هەمووی واریدە ئەوانە ئەو بەدەم لە شوێنی خۆیان بێ بەڕاستی و یانی تا ئێسش باش ڕۆشتووە کاکە حەزم لێ میش گۆرانیەک بڵێم برادەران وەکوک چێستانی بێستوو دایمە سارم ناتەما تاجوب لە یارم دێ ئەما دەرحەق من مەیلی کەما یارم میزازم بداجانێ ماچکە مەولێ و دەما حەزازی دەستنە سارێ داوای دووماچێم لێ کردجانە وەخت بوو ئابڕۆم بەرێ وەکوو کوێستانی بێستوو ئەوە سارم خەڵخەڵە لە چەرخی داوی گەردوون نەما دڵم دەکا سکاڵە عەشقی قەد و باڵات و مەما گوێن شیرین و
حەقی کردەوە بەڕاستی دەست خۆش ئەخیەوەمە بوو گۆرانێک ڕاستی ئافات ئیجازەم پێ دێ گۆرانیش کەش بڵێم نەوەڵا زۆر ئەڕێنەوە بەسێ ئەو دیکتاتۆریەتی خۆش نیە بەڕاستی بەس بەسەی تر ئەگەر نییە برێ بەرنامەت بە خۆت کردویان زۆرتر کریدی پێوەکەی و برنجە تێگەی کاکە ناوێت دانیشە ئای بێنی ئەڵی گوڵی باشە تۆ کە گۆرانی دەکەی پرس بە چێ دەکەی یاخود ئەو گۆرانیانێک کە ئامادەی دەکەی بە نمونە هاوکارت هەیە یاخود لە بنە ماڵەکەت کەسێکی هەیە کە وەکو باست کرد مەجموعەیەک خەڵک هاوڕێم هەیە مەسەرەن یەکەم جار گۆرانی تێکستەکەیە جوان ئەو کەسێک کە تێکستەکان نووسیتر ڕەنجە مازیارە لە مەخیرار مازیار فایقە زۆرینەی کادێستا هێمنی شێخ عومەرە زۆرینە لەو هاوڕێیانم ینی ئەوانی کە تێکستەکان نووسن گۆرانێکە قەرارە دامەت چ مقامێکا بێ ئەو هەر قساک جوانە میلۆدیەکە لە ناو شارەکەیە لە ناو تێکست هەر لەوێ ئیشەکە لەوێ دوای کە تاویەکەی اینجا ستایلەکە تۆ چی بۆ هەڵەبژێری بە چ ئالەتێکێکی شێوازی کوردەکانی چی بێ چێتە کوێوە کوێ نابێ مەسەرن شەرقیەکی یا غەربیەکی ئەو کوردانە چی لێدەی مەسەرن زیاتر حەزت لە شاری کلاسیکە یاخود کلاسیک وەڵڵاهی نا من حەزم لە شعرێکە تێی بگەی یعنی مەسەرن لێریک ئەوەیە کە قسەی تەبیعیە بەڵام بە منەسەقی ینی ئێستا بۆ نمونە ئێمە لەو پێشەهاتین شعری گەورەترین شاعیرمانێنا 12 کەس تێگەی خۆم لەوانێت دەیها گۆرانی وام هەیە پێشی ئەنازم شێرە کلاسیکەکان مەحویم کردووە ناریم کردووە بەڵام تۆ سەیری بۆ نمونە سی حەسەن زیرەکە ئەو شانە وشەی ناو خەڵکە هەموو کەس تێگە بەڵام منەسقەکەی و تعبیرەکەی ئەتوانی جوان بێ ئەمە تەسیراتی زیاتر ئەبێ بۆ سەر خەڵک وەکو گۆرانی ناڵم ئەوی ترنا لە هەموو دنیا ئەوەشیان هەیە ینی بڕۆ ناو عەرەبەکان قەسیدەیان هەیە لە هەموو شوێنێک لێرە مەسەرەن سنعەتیانەیە لە تورکیا لە ئێران مەسەرەن ئیتر و بابەتیانی کە خۆیان حافظ و ئەوانە بەکاردێنن من ناڵێم نەبێ بەڵام من خولیای ئەوی تریان ناڵ چ هونەر حەزە یعنی تۆ لە چیا خۆ دەبیر لە چیا ڕنگدانەوەیە بۆ تۆ مەسەرەن پێم وایە ئەوە بەو نوع ئەوە دیەگرم جارێ با تەسیر لە خۆم کە غێری ئەوەش ینی کە تۆ گۆرانەکە دروستەکەی جاری وای زۆرت پەلێت تۆ خۆت لەبەرە نییە خەڵک بۆچی لێ لە خەڵکەکەی لەبەری کەن مەسەرەن تۆ جارێ خۆت لەبەریکە لەگەڵ یا بژی وانە ئەمە یەک لەوانەیە کە تۆ چەند بمێنێتەوە گۆرانەکە ئەو دقی لەوانەیە مەسا دەرنیالێنە زۆر بێت و بەنەوەی گوێ لێبری زۆر باشە بەس دوای هەفتەی چیم کرد دایمە گۆرانەکە بهێڵەرەوە ماوەیەک بۆی کە ئاینن ئەحساس تەیاتێ ئاینن بۆ چوونە و هەیە لەسەر گۆرانەکە حاڵەت نییە تاکەی دەبی وابێت نابێ ینی یەکسەر بڕیاری لەسەر بدەیت تەمان دەبێت بمێنێتەوە بەڵام بەداخەوە کاتەکەمان بەرەو کۆتاییە حەزمان لێە بە کۆتا گۆرانی دڵمان خۆش بکەی و بەرنامەکە کۆتایی پێبینین لەگەڵ ئەو گۆرانیە بە چاوانە من زۆر سپاسانەکەم چاو تاماجەکەم سپاس بۆ هاوڕێیانە سپاس بۆ کەناڵە جوانە هاوڕێکانم بەڕاستی چاو تاماجەکەم بۆ تۆ هەوڵماندا نەوعیشتە قسە بکەینەوەی زۆر هجوومت کردە سەر خۆت فێرت کردم و تێبەڵدی خۆجم کە منیش کردم بەس باشم پێکرد بینەرانی عزیز لەگەڵ ئەو گۆرانیە کۆتایی بە بەرنامەکەمان دەینین هیوادارین کەەوە کاتێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر بێ بە قسە خۆشەکانی و تۆزێک بە هجوومەکانی و بە گۆرانی خۆشەکان کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێ. بەرگەی بێتۆی ناگرێ تۆ بۆ من بە هەمیشە شەو خەڵەتیم بۆ عاشقە لای من بووە بە پیشە تۆش ناپرسی لەو دەردەم من دڵشکاومەرم تۆش ناپرسی لەو دەردەم من دڵشکاومەردەم ئێوارەی پاییزێ بوو پەیمانم لەگەڵ بەستی وتت ناشکێنم پەیمانی خۆشەویستی لا وڵاتی عاشقی تۆ
هێشتم تۆ ئەزیزە تۆ بۆ من بە هەمیشە شەر فرمێز بۆ عاشقێ لای من بووە بە پیشە تۆش ناپرسی لەو دەردە من دڵشکاومەدەم تۆش ناپرسی لەو دەردە من دڵشکاومەدەم لپاییز خۆشم ویستی لە بەهار بەجێ دێشتم من چاوانم ڕەش کردی تۆ فرمێسکە تێڕێشتم چاوەڕێی تۆم دووبارە زەردەی خۆری ئێوارە لە دەم شەپۆ لیکەنا بێک بگەین وەک جارە بۆ جێ هێشتم تۆ ئەزیزە تۆ بۆ من بە هەمیشە شەر فرمێز بۆ عاشقێ